ئەمڕۆ ئێمە وەکو لقی هەولێری یەکێتی زانایان کۆبووینەوە لەگەڵ سەرجەم ناوچەکانی سنووری لقی هەولێری یەکێتی زانایان بە ئامانجی ئەوەی ئێمە بتوانین ببینە فاکتەرێکی بنەڕەتی و ئەساسی بۆ پارێزگاریکردنی لە شکۆ و لە پێگە و لە پایەی مزگەوتەکان لە پارێزگای هەولێر و لە هەرێمی کوردستان لە پێناوی خوادا و لە ڕێگای خوا تکایەکی برایانەمان هەیە لە سەرجەم نوێژ خوێنان و ئەوانەی دەچنە مزگەوت و دەچنە ماڵی خوا بۆ ئەنجامدانی نوێژ بە تایبەتی کە بەیانی نوێژی هەینیە تکا دەکەین پابەند بن بەو تەعلیمات و بەو ڕێنماییانەی کە لایەنی تەندروستی دەستنیشانی کردیە بۆ نوێژ خوێنان لە مزگەوتەکان لە هەرێمی کوردستان پابەند بن بە تەعلیمات و بە ڕێنماییەکانی تەندروستی بۆ ئەوەی خوا نەخواستە نەبادا لە یەکێک لە مزگەوتەکان حالەتێکی نەخوازرا و حالەتێکی کۆڕۆنا تۆمار بکرێ. تکامان ئەوەیە ئەگەر بێت و پابەند نەبین بە ڕێنماییەکان مزگەوتەکانمان نەپارێزین دوو زەرەر دەکەین. زەرەری یەکەم زۆر نیگەران دەبین بەوەی کە مزگەوتەکانمان ببێتە شوێنی بڵاوبوونەوەی نەخۆشی واتە ببێتە شوێنی ئەزیەتدان و ئازاردانی سیحەت و تەندروستی هاونیشتیمانیان و خەڵک. دووەمین زۆر پێمان ناخۆش دەبیت کە مزگەوت ئەو شوێنە پاکە ئەو شوێنە خاوێنە ئەو شوێنە مقەدەسە لەلایەن ئێمەی موسڵمان بکەوێتە بەر تانە و تەشەرە و عیب و عاری لێبگیرێ کە مزگەوت بێتە ناوەندی بڵاوکردنەوەی نەخۆشیەکان.